ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان هەمواری دەستوری عێراق و داواکاری خۆپیشاندەرانە لە ناوەڕاست و باشووری عێراق بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا سامان بابەعەلی بەرپرسی لیژنەی ناوچەی شارباژێر. کاک سامان خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس مامۆستا سەربەست. کاک سامان ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو ینی عێراق لە دۆخێکی زۆر تایبەتە، بە تایبەتی بەغدای پایتەخت و شارەکانی تری ناوەڕاست و باشووری عێراق خۆپیشاندانەکان تا ئاستی توندو توژی تا ئاستی گیان لەدەستدانی ژمارەیەکی زۆر لە عێراقیەکان لە هەوڵاتیانی عێراق تا برینداربوونی ژمارەیەکی زۆر و دەست بەسەرکردنی ژمارەیەکی زۆر چووە. یعنی دۆخی عێراق لە دۆخێکی زۆر ناهەموارە. پێم خۆشە سەرەتا خوێندنەوەی کاک سامان لەمەڕ ئەوەی کە ئەم دۆخی لە عێراق گوزەرێ بە تایبەت دوای دروستبوونی تەشکیلەی نوێی حکوومەت لە بەغدا بە سەرۆکایەتی عادل عەبدولمەهدی ئومێدیەوە کرا کە عێراق بەرەو باشتر بڕوە، بەڵام دەستوەردان لە کاروباری ناوخۆی عێراق تەراکومی ئەو دۆخە وای کردووە کە خۆپیشاندان ئەگەر بۆ نمونە زەمانە ماوەیەک لەمەوبەر لە بەسڕا بوو، ئێستا لە بەغدایە و زۆر شاری تریشی تەنیوەتەوە. خوێندنەوەی کاک سامان بۆ دۆخی عێراق چییە لە کاتی ئێستاە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. بێگومانەوەی کە ئێستا بیندرێ عێراق بەڕاستی بە تایبەتی بەغدا و هەندێک لە شارەکانی باشوور بە دۆخێکی ناهەموار و دژواری سیاسی و ئابووری و تەنانەت کۆمەڵایەتیە تێپەڕێ. ئەوەی کە بیندرێ بەڕاستی کەڵەکەبووی کێشەکانی ڕابردووی ئەو دەستە سیاسیی ئەو دەستە بژێرەی دەسەڵاتدارێتی عێراق بوو لە دوای 2023 کە حکومڕانێتی عێراقیان کردووە، بەداخەوە کە بەڕاستیەکەی نەیانتوانی وەکوەوەی کە لە دەستوری هەمیشەی عێراقیشتا هاتبووە گەلانی عێراق دەنگیان پێدا ئەوان ڕازگۆ نەبوون لە بەجێگەاندنی بەڵێنەکانی خۆیان. لەبەرەوە بینین بەڕاستی سەروەت و سامانێکی زۆری عێراق کە عێراق هەمومان نەزانین وڵاتێکی نەوتیە لە وڵاتێکدا کە ڕۆژانە 4 ملیۆن و نیو بەرمیل نەوت هەناردەی دەرەوەکە، بەڵام لە شارێکی پڕوزەی وەکو بەسرە تەنانەت ئاوی خواردنەوە نییە. لەبەرەوە بە حەقیقەت مەسەلەی گەندەڵی و پشکێنەی لایەنە تایفەکانی عێراق وای کرد کە ئەم هێزە سیاسیانە کە بە زۆریش بەڕاستیەکەی وەکوە بینین خۆپیشاندانەکان لە شارە شیعانیشتەکان دەستی پێکردووە. واتە ئەو کاتەی لە دوای زیاتر لە 80 ساڵ و حکومڕانێتی نوێی شیعەکان وەکوە بینین کە دەسەڵاتی سیاسیش بەدەستەوانەوە، بەڵام لە ناوچەکانی ئەوانە ناڕەزایەتێکی زۆر هەیە بەو پێی کە نەیانتوانیوە لە ئاستی ویستی خەڵکدا بن و سامانی گەورەی عێراقیان بە هەدەرداوە. ئێستا عێراق دەوڵەتێکی نەک هەر با بڵین بەرهەمهێن و خزمەت گوزار، بەڵکو حتا بە پێی ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتی عێراق لە ڕیزبەندی 12مین وڵاتی گەندەڵی جیهانیدایەوە قەرزێکی کەڵەکەبووی زۆری لەسەرەوە. بە حەقیقەت ئەم دەوڵەتە ڕۆژ بە ڕۆژ بەهۆی بەداخەوە یعنی وەکوە بینین بەهۆی ململانەی پشکێنەی نێوان لایەنە سیاسی شیعەکان و وای کردووە کە ئەو دۆخی ئێستا بێتە ئاراوە و ناڕەزایەتی خەڵک بەڕاستی خەڵک بڕژێتە سەرجادە، بێکاریەکی زۆر هەیە، مەسەلەی گەندەڵی هەموو ئەوانە هۆکار بوون بۆ ئەوەی کە ئەم خۆپیشاندانانە دەست پێ بکەن. بەڵام دیوی دووەمی ڕووداوەکان ئەوەیە بەڕاستی کە ئەجندای جیاواز هاتوونەتە ناو مەسەلەی خۆپیشاندەرەکان. بۆ نمونە خواستی گەنجێکی بێکاری عێراق بەڕاستی ئەوە نییە کە لەکوێ دەستور کێشەی هەیە. بە حەقیقەت دەستور بەپێی هەمووانەشی کە قسەی لەسەرەکەن و شارەزان لە مەسەلە دەستوریەکان ئەزاندرێ کە ئەو دەستورەی بۆ عێراق نووسراوەتەوە دەستورێکی شارستانی سەردەمیانەیە، ڕەچاوی مافەکانی مرۆڤ و مەسەلە دیموکراسیەکان و دەستا و دەستکردنی دەسەڵات و هەموو شتەوەن تێدایە، حتا تەنانەت گرنتیکردنی مافەکانی گەلی کوردستانیش. واتە کێشە ئەساسیەکە لە مەسەلەی دەستورانیە، بەڵکو لەوایە کە دەستور جێبەجێ نەکراوە. کاک سامان ئەڵێن ئەو دۆخەی کە لە عێراق گوزەرێ و خەڵک باجەکەیە پەیوەندی گەوری بە ململانە سیاسیەکانەوە هەیە، بە تایبەتی ململانەی تایفی، ململانەی ئەحزابی سیاسی لە ناوەڕاست و باشووری عێراق. یعنی ئەوەی کە ئێستا بۆ نمونە لە عێراق دۆخی ژیانی خەڵک تا دێت خراپترە بێ، سەربارەوەی کە وەکوی جەنابەت باست کرد ڕۆژانە 4 ملیۆن و ئەوەندە بەرمیل نەوتی عێراقیە فرۆشەی بێجگەلاوەی کە عێراق کۆمەڵە داهاتی تریشی هەیە. بەڵام خەڵکی عێراق لە خراپترین یان نزمترین ئاستی بژێویە، لە خراپترین ئاستی خزمەت گوزاریایە، ئەمنیەت و پاراستنی ژیانی خەڵک لەو پەڕی مەترسی و لەو پەڕی خەتەرایە.
خوێندنەوەی تۆ چێ بووی کە حیزب و لایەنە سیاسیەکان بەتایبەت لە ناوەڕاست و باشووری عێراق بە ژیانی خەڵکەوە مجازەفاکەن، بە ژیانی خەڵکەوە ململانی سیاسیەکەن، ینی سەفقاتی سیاسی خۆیان لەسەر حسابی خەڵک تەواوکەن؟ گومانی تیانە تاوان لە عێراق هەمومان نەزانین بدایەتی خۆپیشاندانەکان بەڕاستی سەردەمی مالیکی لە 2011 دەستی پێکرد، دواتر لە 2015 ئەو سەردەمە قوڵ و چڕ بووە تا بگەیشت بە ئێستا. یعنی بەرپرسانی ئەو کاتە بە حەقیقەت لە سەردەمی حکمی مالیکی و حتا عەبادیش ڕازگۆ نەبوون، یعنی بۆ بەلا ڕێدابردنی خواستەکانی خەڵک بەڕاستی مەوزوعی تریان هێنایە پێشەوە. یعنی بۆ هاوڵاتیەکی عێراقی ئەوە گرنگ بوو کە بەجالەوەی لە دەستورە مافەکانی گرنتی کراوە وەکو بەڕاستی وەکو ئینسان بژی، وەکووە بینین مەسەلەن ئەم هێزە سیاسیانە ئەوەندەی خەمی ئەوەیان بووە، تاوان ئەمە ئەجندای دەرەکی و ناوچەیشی تێدایە، ئەوەندەی خەمی ئەوەیان بووە خۆیان بەچێکی دەسەڵات بگەن و گەندەڵی بکەن و پارە و سەرۆت و سامانی خۆیان بەهێز بکەن و پارە و سەرۆت و سامانی زۆری عێراق بەهەدەر بدەن، ئەوەندە خەمی ئەوەیان نەبووە مەسەلەن لە شوێنێکی وەکو بەسڕەیان کەربەلایان زیقاریان بەغاچیە گوزەرێ. لەبەرەوە بەڕاستیەکەی ئەمەی کە گەیشتۆتە ئەم دۆخەی ئێستا خراپ بەکارهێنانی سەرۆت و سامانی عێراقا بۆ مەبەستی تایبەتی، بۆ ئەجندای سیاسی دیکە و بۆ بەهێزکردنی هەندێک لایەنی دیکەی سیاسی کە ئامانجیان ئەوەیە بەردەوام لە دەسەڵاتە بمێنەوە گەلانی عێراق سەرکوت بکەن. لەبەرەوە بەڕاستیەکەی پێ ناچێوا بە ئاسانی ئەو دۆخەی کە هەیە تێپەڕێ، هەرچەند ئێستا ئەو حکوومەتەی کە ئێستا هەیە بەڕاستی حکوومەتی بەڕێز عادل عەبدولمەهدی ئەگەر سیر بکەین حتا پەیوەست بە مافەکانی خەڵکی کوردستان، بەڕاستی ئینسانە بێ بە واقعی و ڕازگۆیانە بڵێ، یعنی ئەم پیاوە هەر بۆ خۆی وەکو کاراکتەرێکی سیاسی لە عێراقا پێشتر جێگری سەرۆک کۆمار بۆ دەستی لە کار کێشاوەتەوە، پێشتر پۆستی وەزیری نەوتیە بۆ دەستی لە کار کێشاوەتەوە و بەڕاستی ئەو بەڵێنانە کۆمەڵێ بەڵێنی زۆریان داوە لە ئاستی مەسەلەی چاکساسی و گۆڕانکاری و بژێوی خەڵک کە بکرێەوە، مەوزوعی کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان و مەسەلەی دابینکردنی بڕێکپارە 130,000 چەندی قسەی لەسەرەکرێ بۆ زیاتر لە 100,000 کەسی بێکار و مەوزوعی کۆمەڵی هەنگاوی باش ئەم حکوومەتە بەڕاستی لە بەرنامەیە، بەڵام ئەمە بەڕاستیەر بەوە تەواو نابێ. یعنی پێویستی بەوە هەیە کە لایەنە سیاسیەکانی دیکەی عێراق ئەگەر خەمی ئەویان بێ بەڕاستی و دۆخە تێک نەچن، چونکە بێەوە بزان بەڕاستی دۆخی عێراق تێک بچێت لە هەمووی تێگەچێ. لایەنێکی ئەوە نییە مەوزوعەکە مەسەلەن لایەنێکی سیاسی بتوانێت گرێوی ئایندەی عێراق بباتەوە. لەبەرەوە بەڕاستیەکەی لایەنی کەمە بێ ئەو دوو مەوزوعە لە یەکتری جاب بکرێتەوە، خەڵکیش لەو ئاستا هۆشیار بکرێتەوە کە مەسەلە سیاسیەکان تێکەڵی خواستەکانی خەڵک نەکرێ. بەڕاستی ئەوەی ئێستا لە عێراقا گوزەرێ زیاتر ئەوەیە بە دیوێکی ترا، یعنی مەوزوعەکەیان وا لێ کردووە، هەرچی بەرپرسیارەتی کێشە و ئاریشەکانی گەلانی عێراقی هەمویان بەستۆتەوە بە مەسەلەی دەستورەوە. لە کاتێکە دەستور ئەگەر جێبەجێ بکرایە هەر 144 مادەکەی کە هەیە بەڕاستی هەمووی یعنی گرنتی زۆر باشی تایە، حتا بۆ مەسلەی مافی کورد، بۆ مەسلەی مافی ئینسان و مافی ژیان و مافی ئازادی و مافی کاری سیاسی و مافی ئابووری و هەموو ئەو شتانی کە پێویستە بە ژیانی خەڵکەوە لەو دەستورا هەیە. بەڵام ئایا تا چەندی جێبەجێکراوە ئەو مەوزوعێکی تر؟ کاک سەمان زۆر قسە لەسەرەوە کرێ کە ئەو دۆخەی کە ئێستا لە عێراق گوزەرێ و تا ئاستی تەقینەوە چووە کە زۆر جار ڕەنگە هەندێک لایەنی سیاسی بانزنیش بەم بابەتەیە بکە بە تایبەتی لە تەرەفی مالیکی و عەبادی و جەعفەری و کۆمەڵە تەیاری تری عێراقیەوە قسە لەسەرەوە کرێ بەشێکی زۆر لە چاودێرانی سیاسی قسەیان لەسەرەوەی کە ئەمەی کە ئێستا هەیە بەرەنجامی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی نییە، بەڵکو ئەمە تەراکومی ئەو دۆخە خراپەیە کە پێشتر حەیدەر عەبادی و نووری مالیکی و سەرۆک وەزیرانەکانی تر لە عێراق دروستیان کردووە لەوەی کە لە دوای ڕوخانی حکوومەتی بەعسی عێراقیەوە لە 2003ەوە دۆخێک دروست بووە کە ئەو حکوومەتانی کە هاتوون هیچ کامێ لەو حکوومەتانە بە ئامانجێکی ڕوونەوە نەهاتووە، پەیامەکەی پەیامێکی نیشتیمانی نەبووە و خزمەتی خەڵکی نەکردووە. ئەوەندەی ئەم حیزبانە هەوڵیان ناوە کە خۆیان دەوڵەمەندکەن، خۆیان پڕچەکەن و سوڵتەی خۆیان پسەپێنن وەکو جۆرێک لە دیکتاتۆریەت، ئەوەندە خەریکیەوە نەبوون کە لە عێراقا چاکسازی بکەن، پاکسازی بکەن، ئەو سەرۆت و سامانە زۆرەی کە لە عێراقا هەیە بە باشی کەڵکی لێوەرگرن. خوێندنەوەی تۆ چێ بووی کە عێراق بەم ڕۆژە گەیشتووە، بەرەنجامی چییە؟ گومانی تێدانیە مامۆستا سەربەست پێشتریش باسێکمان لەسەرەوە کرد، بەڕاستی لە دوای 2003 تا 2010 هەندێک سەرچاوە قسە لەسەرەوەکەن کە نزیکەی 450 ملیار دۆلاری عێراق بەهەدەر دراوە لە سەردەمی حکومڕانێتی مالکی و عەبادیە و کێشە گەورەکە لەوەدایە کە ئێستا بەڕاستی هەمان ئەو
خودی کەسایەتیانە و حیزبەکانیان بەڕاستی سواری شەپۆلی ناڕەزایەتی خەڵک بوون و ڕۆڵێکی خراپ و نەرێنیان هەیە حتا مەسەلەن مەرجعیەتی باڵای شیعەش هەستی بەوە کردو دوێنێ لە پەیامەکانە دوێنێ لە پەیامی سیستانیە بەڕاستی ئەوەمان بەدی کرد کە پەیامەکە زۆر ڕوون و وازەح بوو کە هۆشداری دایە گەلانی عێراق کە ئەو خۆپیشاندانانەی کە هەن لە ڕاستیە خۆپیشاندانی خۆڕسکن هینا ڕەزایەتەکانی خەڵکە ئەنجامی چەوسانە و سیاسەتی هەڵەی ڕابردووی ئەوانە و دەستی ناوخۆی و دەرەکیش لە مەوزوعەکە هەیە لەبەرەوە ئەوان بۆ خۆشیان حتا مەرجعیەت ناشارێتەوە حتا مەرجعیە ئەوە ناشارێتەوە ئاماژەی ڕوونیشیان پێداوە بەڵام ئیدی وەکەوە بین شەقامی عراقی بەڕاستی جۆرێک لە ئاڵۆزبوونی تایەوە تەسفیح حسابات و ململانەی ناوچەیی و ناوخۆی و هەموو ئەو شتانی تایە لەبەرەوە هەر هێزێک هەوڵەیە بەڕاستی لەم حاڵەتەی ئێستاە خۆی هەڵبواسێ بە شەرپۆلی ناڕەزایەتەکانی خەڵکو و بەرژەوەندی زیاتر بۆ خۆی بەدەستبێنێ. کاک سامان لە قسەکان تا چەند جارە ئاماژەت بۆ کرد کە لە وڵاتانی هەرێمی تەدەخولی کاری عێراقکەن ینی خوێندنەوەی تۆچی بۆی کە عێراق وڵاتێکە زۆر قسە لەسەرەوە کرێ کە دەوڵەتە ئیقلیمیەکان زلهێزەکانی جیهان تەسفیح حساباتی خۆیان هێناوەتە عێراق ینی عێراق بۆ بە گۆڕەپانەیەک بۆ ململانی هێزبلایەنە سیاسەکانی دەرەوەی عێراق ینی قسەت چیە لەسەر سیادەی عێراق ئەوەی کە عێراق وڵاتێکە سیادەی ماوە یان ئەوەی کە توانایەوەی هەیە وەکو دەوڵەتێک خۆی بناسێنێ بمێنێتەوە بەردەوامی با بەخۆی وەڵاهی بەداخەوە جایەکێک لە ئیشکالێتە گەورەکان ئەوەیە بەڕاستی کە ئێمە قسە لەسەر مەسەلەی دەستورەکەی نەکرد دەستوری عێراق بخوێنیتەوە هەر لە دیباجە تا ئەگاتە مادەی 144 کە کۆتا مادەیە حتا لە مادەی 144 شاجاخت لەسەرەوە کاتەوە لە دیباجەشەکە سەرەتای دەستپێکی دەستورەکەی پێنووسراوەتەوە قسە لەسەرەوە کرێ کە پێویستە بەڕاستی ئەم عێراقی فیدراڵی کە پێک هاتووە لە یەکێتی ئارەزوومەندانەی گەلانی عێراق پێک هاتووە پاراستنی دەستورەکە زامنی پاراستنی یەکپارچەیی خاکی عێراق و یەکپارچەی عێراق و سەروەری عێراقە بەڵام کاتێک کە دەستور جێبەجێ ناکرێ حاڵەتێکی طبیعیە کە وەکو لێکەوتە و پەرچەکردار ئەوە ڕوودا کە وڵاتانی دیکە سەروەری عێراق بچی لە دەستورە هاتووە کە بیپارێزە سەروەری عێراق پارێزراوە پرسیارەکەوەیە ئایا چێتە حکوم بە عێراقەوەکە ئایا عێراق نەبووتە شوێنی ململانی یەکلایکردنەوەی حساباتی ئەمریکا و ئێران لەلایەک و ئێران و سعود و وڵاتانی کەندا و لەلایەکی تر ئەمانە هەمووی قسە و باسن لەسەر مەسەلەی عێراق هەموو یعنی نەخشی وڵاتانی ئێقلیم و وڵاتانی دەوروبەر و ناوچەکە کە نفوزیان لە عێراقا هەیە هەمومان نەزانین بەڕاستی هەژمونیان هەیە بەسەر ڕووداوەکانی عێراقەوە ئەوێ عێراق بەڕاستی بەداخەوە یعنی با بڵین سروشتی جوگرافیا و پێکهاتەکانی عێراق وایە هەر لە 1920 لە یەکەمین لە سەردەمی هاتنی مەلیک فەیسەلەوە بەڕاستی تا ڕوخانی ڕژێمی باسیش لە 2003 وەکووە بینین ئەم عێراقە لەبەرەوەی بە حاڵەتێکی سروشتی لەدایک نەبوو بە زۆر پێکەوە لێکێنراوە بە دەیان کودەتای سەربازی تێداگراوە تا ئێستا قسە لەسەرەوەی 79 جار کابینەی وەزاری بەڕاستی لەم عێراقی کە هەیە لە 1920 تا 2010 کە دروست بووە 79 جار کابینەی وەزاری پێکێنراوە یعنی بە دەیان جار کودەتای سەربازی تێداگراوە یعنی هەر بۆ خۆی لە ڕووی پێکاتە و تەرکیبەی دەوڵەتەوە بەڕاستی خەلەلێکی ئەساسیە کە ئەم دەوڵەتە بە زۆر پێکەوە لێکێنراوە. کاکسامان باسی ئەوە کرێ کە گۆڕانکاری لە دەستوری عێراقا گومانیەوەی لەکرێکە بەشێکی ئەجنداکەی ئەوە بێ چۆن لە ڕێگەی دەستورەوە ڕێگری لە گەشەکردن و پێشکەوتنی هەرێمی کوردستان بکرێ ئەگەر بۆ نمونە لە ڕابردووە عێراق لە ڕێگەی جێبەجێنەکردنی دەستورەوە کە ئەو خاڵانەی کە یانە و بەرگەومادانەی کە لە قازانجی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی هەرێمی کوردستانن ئەگەر پێشتر لە ڕێگەی پێشلکردنی و دەستورەوە نیان هێشتا هەرێمی کوردستان گەشە بکە پێش بکەوێ جۆری لە گەمارویان خستۆتە سەری بەهێزی عسکەری ڕوبەڕووی بوونەوە عەقڵیەتێکەیە خواستێکەیە جۆرێک لە ئەجندا هەیە بۆەوەی کە ئەم جارە لە ڕێگەی دەستکاریکردنی دەستور و بەڕێگەی دەستوری هەوڵبەن هەرێمی کوردستان لە چوارچێکی بچووکتر بن و بەشێکی زۆر لە ماف و داخوازەکانیان ینی لەم دەستورە دا بماڵن خوێندنەوەی تۆ چی بۆ ئەم بابەتە؟ وەڵا کاک سەربەز بە دڵنیایی یعنی دوجار هەموو وردەکاریەکانە گەڕێتەوە سەر مەسەلەی دەستور یعنی ئەگەر ئێمە سیر بکەین ئەوەی پەیوەستە بە مافەکانی خەڵکی کوردستان یعنی بەڕاستی لە دەستورە لانی کەم گرنتی کراوە لانی کەم ئەوەی کە هەیە بۆ ئەو دۆخە کە سیستەمەکە فیدراڵی بێ و یەکێتیکی ئارەزوومەندانە بێ گرنتی کراوە
بەڵام کێشەکە لەوەدایە بەڕاستی ئەو مادانی کە پەیوەستن بە مافی خەڵکی کوردستان جێبەجێ نەکراوە. بۆ نمونە مادەی 140 بەپێی مادەی 140 دواوەدەی جێبەجێکردنی ئەو سێ حاڵەتەی کە هەیە ئاساییکردنەوە و سەرژمێری و ڕاپرسی ئەبوایە دواوەدەی سوێکی 2007 جێبەجێ بکرایە. بەڵام ئایا جێبەجێکرا؟ جێبەجێ نەکرا. مەسەلەی مەوزوعی یاسای نەوت و مەسەلەی پێشمەرگە و مەسەلەی بودجە و مەسەلەی کۆمەڵە ئێستحقاقاتی تری مافەکانی خەڵکی کوردستان حتا تا ئێستا ئەنجومەنی فیدراڵی دروست نەکراوە لە عێراقە کە مەسەلەن مادەیەکی دەستوریەوە بێ جێبەجێ بکرێ. لەبەرەوەوان ئێستا دەستە بن بەڕاستیەکەی بۆ خاڵێکی جەوهری پێشترەوە محاولاتانەیان کردووە. ساڵی 2007 کاکە مالیکی هێزی دیجلەی هێنایە سەر هەرێمی کوردستان. باشە خۆوانە لەکوێی دەستوراوە هاتووە کە ئەو محاولاتانەیان بۆ نەکرا. بەڕاستیەکەی ئێستا هەوڵێن بە ڕێگایەکی تر بە مەوزوعی مەسەلەی هەموارکردن لە ڕێگەی هەموارکردنی دەستورەوە لە پێگەی هەرێمی کوردستان بدەن کە بە مادەی دەستوری جێگیر کراوە لە مادەکانی 116 و 117 و دواتریش لە مادەی 126 بەڕاستی کە قسە لەسەرەوە کە هەموارکردنەوەی دەستور پێویستی بە ڕەزامەندی ئەو هەرێمە هەیە کە تایە ناڕازین. دەبەرەوە بەڕاستی پێویستە سەرکردایەتی سیاسی کوردستان لە ئێستاە و دڵنیام لەو ئاستەشایە کۆبوونەوەی ڕۆژی 5 مانگ کە بەدەست پێشکەری ڕێزدار سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی کاک نێچیروان بارزانی و حوزوری سەرۆک کۆمار و هەر سێ سۆرۆکایەتێکە و کۆبوونەوە لەگەڵ کەسی یەکەمی لایەنە سیاسیەکانی کوردستان بەڕاستی وەکو ئامادەکاریەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو ئەگەرانی تر کە لە عێراقدا دێنە ئاراوە. چونکە بەڕاستی ئێستا بێ هەموو ناکۆکە سیاسەکان بەلا بنین وەکو ڕێزدار سەرۆکی هەرێم جەختی لەسەرەوە کردووە بێ شوێنێک هەبێ بەڕاستی هەموو جیاوازیەکان کۆبکاتەوە. کورد دەبێ ئێستا پرۆژەی هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو تەحەدیاتەکان هەموو ئەگەرانە لە ئارادایە. چونکە زانین بەڕاستیەکەی ئەجندای خۆپیشاندەران لە کۆتایی مەوزوعەکە گۆڕا و لە یەک ڕۆژە لە پەرلەمانی عێراق لیژنیان یاسایان بۆ دەرکردووە لیژنەشیان بۆ تەشکیل کرد. لەبەرەوە بەڕاستی ئەبێ کورد پرۆژەی هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەوە گەرانەوە داوای و تا ئەکرێ بەڕاستی بە تایبەتی لە ڕێگەی سەرۆکۆمارەوە ئێستا ئەتوانرێت چکە سەرۆکۆمار بە پێی دەستور مادەی قانونی و یاسایی هەیە لەسەرەوە کە توانێت پارێزگاری لەو دەستورە بکە و ڕێگە بەوەنەیە کە گۆڕانکاری بکرێ و هەر ئەگەر کرا بەپێی ئەو ڕێکارە یاسای و قانونیانی کە پەرلەمان گرتوێتێ بەر پێویستە جەخت لەسەرەوە بکرێتەوە بەڕاستی بە میکانیزمەکانی خودی دەستور گۆڕانکاریەکان کرێ بە تایبەتی بەپێی مادەی 126 کە ئەوان هەرگیز ناتوانن ئەگەر بەپێی ئەو مادەیە هەموارکردنەوەکان کرێ هەرگیز ناتوان زیان بە هەرێمی کوردستان بگەن. کاک سامان زۆر جار باسی لەوە کرا لەو ماوەی ڕابردوو کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەندێک لە تەنگەژە و قێرانە بۆ یان لە هەندێک ناکۆکی ناوخۆیی هەندێک لایانی سیاسی ئاستەکەیان بەلاڕێیا بەرباسی وایە نەکردیان ڕووناکی زۆریان نەکردە سەرەوەی کە حکومڕانی لە عێراق وەگەوەی کە لە عێراق نمونەیەکی یان نموزەجێکی باشی پێشکەوتن و تەتەور و شێوازێکی باشی حکومڕانی بێت. زۆر جار باسیەوە کرا کە با سەرۆکاتی هەرێم لە سەرۆکاتی کۆماری عێراق بچێ، با حکوومەتی هەرێم لە حکوومەتی عێراقی بچێ، با پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بچێ. لە زۆر شتە فەزلی حکومڕانی لە عێراق درا بە هەرێمی کوردستانە. یعنی زۆر جار بە تەعنەوە بازم بابەتاکرا و زۆر جار ڕووناکی زۆر گەورە خرا سەرم پرسە و زۆر جار بەهۆ بەبێهۆ ئەو ڕوژێنرا لەسەرەوەی کە حکومڕانی لە عێراق پێشکەوتوترە باشترە، ئاسی خزمەتگوزاری لێوە باشترە، ئەوان شەفافترن، ئەوان دیموکراتترن، ئازادی لێوە باشترە. ئێستا کە ئێمە عێراق بینین بەم دۆخەوە کە ماوەکانی ڕابردوو خۆپیشاندان لە بەسڕا بوو، ئێستا لە بەغدایە ماوەیە کە دەوروبەری بەغدا و شارەکانی تریشی گرتووەتەوە و ئاسینا ڕزایەکان چەند ڕووی لاڵکشانە. خوێندنەوەی تۆچی بووی کە بۆ نمونە سەردەمانێک خەڵکانێک لێرە بە مەبەست بە ئەنقاست ئەیانویست فەزلی حکومڕانی لە عێراق بن بەسەر ئەزمموی هەرێمی کوردستانە. وەڵام مامۆستا سەربەز بەڕاستی ئەوانە هەمووی لێدان بوون لە ئەزمموی هەرێمی کوردستان ئەوەی کە هەبوو، یعنی حتا هەوڵێک هەبوو لە دوای 16 ئۆکتۆبەر بینیمان بەڕاستی، یعنی هەوڵێک هەبوو بۆ لێدانی خاوەری دەستوری و یاسایی هەرێمی کوردستان، بچووکردنەوەی بۆ ئاستی مامەڵەکردنی حکوومەتی مەرکەزی وەکو سیستەمی لامەرکەزی بەڕاستی. یعنی ئەم هەوڵانە هەمووی هەبوون بەداخەوە، یعنی وەکو بینیمان مەوزوعەکان تێکەڵەکران. یعنی دائیمەن یەکێک لە کێشەکانی ئێمە وەکو حیزبە سیاسیەکانی کوردستان ئەوە بۆ ململانە سیاسیەکانی خۆمان دیدگا و تێڕوانینی سیاسی خۆمان بەڕاستی
ئەگۆڕیەوە بە مەسەلە نیشتمانی و نەتەوە یە باڵاکان لە کاتێکدا کە پێویست بوو ئەویان بابەتێکی دەست بۆ نەبراو بێ بۆ نمونە لە سەروبەندی ڕیفراندۆم ئێمە بینیمان بەڕاستی داعشێک و حەشدێکی شعبی لە یەک ڕێزاوەستانەوە بۆ دژایەتیکردنی هەرێمی کوردستان ئەوان ئاوا یعنی ئێمە زۆر جار قسە لە سەرەواکەین ئەوان کە هاتە سەر مافەکانی خەڵکی کوردستان تێڕوانینیان بەو شێوەیە بەڵام ئێمە بەعەکسەوە ئێمە ململانەکانی خۆمان من نامەوێت بەڕاستی لە بەهای خوێنی ڕژاوی خۆپیشاندەرێک کەم بکەمەوە بەڕاستی خوێنی ئینسانێک بەرتاقای هەموو شتێک و بەیەکیش قەرەبوو ناکرێتەوە بەڵام مانگێک و چەند ڕۆژێکە لە عێراقدا خۆپیشاندان هەیە نزیکەی 300 کەس کوژراون 12-13 هەزار کەس بریندار بوون یعنی حتا تۆ سەیری بەکارهێنانی زەبر و زەنگی هێزە ئەمریکان کە لە عێراق یعنی بەراورد ناکرێ بەڕاستی لەوەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە گوزەرە لێرە چەند کەسێک بەداخەوە بوونە قوربانی بەڵام خۆی دەسەڵاتیشی تیا بووی خۆپیشاندەریشی تیا بوو کە ژمارێکی کەم بوون بەڕاستی قسەکە لەسەر چیە قسەکە لەسەرەوەی ئەم بەراوردکاریانە بەڕاستی سەرلەبەری هەڵەبوون یەکێکی وەکو تاری حەربێ ساڵێ مەمەنەوێت لە هەرێمی کوردستان بچین بڕۆ مەسەلەن مایگە بێتە ناو خۆپیشاندەرەکانەوە زۆری ئیرەیی بەوابن کە من ناڵێن ئێمە لێرە چی ماسی بکەم و کورتی نەبووە بەڵام دەوڵەت لە شوێوەکو ئەمری واقع هەرێمی کوردستان لەکوێ بەڕاستی کە ئەو هەموو زەخت و فشارەی لەسەر بوو بودجەی بڕا قوتی بڕا یعنی بەڕاستی هیچ شەڕی داعشاتە پێشەوە زیاتر لە 2 میلیۆن ئاوارە و ئەم هەموو فشار و ئەم هەموو کۆنتترۆلکردن و ئەم هەموو ئابلوقەدانە سەرباری ئەوە لە پەراوێزە لە هەرێمی کوردستان مەسەلەن سەقامگیری سیاسی تێک نەچوو بەو ئاستەی کە ژیانی خەڵک تێک بچێت بەڕاستی یعنی ئەوە لایەنێکی گەشە یعنی تۆ لەکوێ مەسەلەن گەنجێک لەوێ پارەی چایەکی پێنیە بەراوردەکەی لەگەڵ گەنجێ یعنی حتا بێکارەکانیشمان فەرقی هەیە یعنی قسەکە لەسەرەوە نییە بڵین وڵا لێرە شامی شەریفە و گەندەڵی نییە و کێشەنی و خزمە یعنی خەڵک پایلایڤژی نا قسەکە لەسەرەوە نییە بەڵام بەڕاستی بەراوردکاریەکان بێویژدانە نەبوون بەو ئاستە نەبوون ئێستا دەرەکەوێت یعنی لەگەڵ ڕووداوەکانە دەرەکەوێت مانگێک و چەند ڕۆژێک پێش ئێستا 28 ئاب کاکە کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتی و خەڵکێکی فراوانی شاری بەسرە شاری بەسرە هاتن لای جەنابی سەرۆک یعنی سکاڵایان نەکرد لەسەر وەزعی کە هەیەکەرەوە دەرەنجامەکەشیمان بینی یعنی لەبەرەوە بەڕاستی هەموو شتانی کە ئەکران لە چوارچێوەی ململانی سیاسیا بوو لە چوارچێوەی ئەوە بوو ئایا کامان زووتر بگەین بەدەسەڵات هەمووی لەو چوارچێوەیە بوو هینا بەڕاستی و بەراوردکاریانە ئێستا دەرەکەوێت مەسەلەن هیچی بەو شێوەیە نەبوونەوە هیچیشی لەو ئاستانە بوو کاک سامان پێم خۆشە لە ئاستێک ترشە هەر لەم بابەتە قسە بکەین کە عێراق ئێستا تووشی جەنگێکی مەسەبی بۆتەوە ساگە بۆ نمونە سێری پێکاتێکی و سونە بکەین کە جاران بە سێم پێکاتی عێراق زانرا لە دوای نەتەوەی بۆ نمونە بە شیعی بە مەزهب بە نەتەوە عەرەب و سونەی عەرەب یعنی لە دوای کورد سونە هات بەڵام ئێستا منتیقە سونەکان سەیریکەین لە بەغدای پایتەختەوە بۆ موسڵونەینەوە بۆ ئەنبار بۆ زۆر شوێنی تری عێراق تووشی داڕمان بوون تووشی قەتڵعام بوونەتەوە تون دیژی گەورە تەشەیوع لەو منتیقانە زۆر پەرەی پێدراوە بەڵام هەرێمی کوردستانەکە تەماشا بکەیت پێچەوانەی ئەو دۆخەیە کە لە عێراق گوزەرێ بە نمونە هاتنی دەیان هەزار مەسیحی لە ناوەڕاست و باشووری عێراقەوە یعنی هەز ناکەی هەرێمی کوردستان لەمە شاتوانی بە ئاستێکی زۆر جیاواز بێ لە ناوەڕاست و باشووری عێراق گومانی تیانە بەڕاستی هەرێمی کوردستان لە ڕووداوەکانی ئەم دوایانش مەسەلەی خۆپیشاندانەکان بەجیالەوەی کە وەکو گوداری سیاسی هەرێم با بڵێن پاڵپشتی خۆیان جەختیان لەسەرەوە کردووە کە پاڵپشتی خۆپیشاندانەکانەکەین بەمەرجێ بە شێوەیەکی سلمی و بە شێوەیەکی ئازادانەوان توان داواکاریەکانی خۆیان ئاراستە بکەن بەڵام بە دڵنیاییەوە ینی هەرێمی کوردستان لەمەشیانە وێنێکی جوانی پیشانی دنیاە و بەر هەر لەگەڵ حتا لێکەوتەکانی ئەو دوایی کە لە ڕۆژئاو لە سووریا ڕوویە هەرێمی کوردستان مەسەلەن پێشوەخت ئامادەکاری کردووە یعنی لە ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەرەوە درا کە ئامادەکاری بکرێ چۆن هەرێمی کوردستان توانێت پێشوازی لەو کۆچبەرانە بکە کە لە ئەنجامی شەڕ و ململانی و سیرعەکانی و عێراق و حتا ڕۆژئاوای کوردستانیش دێنە هەرێمی کوردستان بە دڵنیایی گومانی تێدانیە خەڵکێکی زۆر بەڕاستی لە ناوچەکانی باشوور و ناوەڕاست لە هەرێمی کوردستانن و ئازادی و حڕیەتی خۆیان هەیە بەڕاستی حتا زۆریان لێرە مەسەلەن خەریکی دابینکردنی بژێ و ژیانی خۆیانن لەبەرەوە هەموو ئەوانە بەڕاستی خاڵی وەرچەرخان و باشن بە ئاراستەی گەشەکردن و پێشکەوتن و لەگەڵ هەوڵەکانی کابینەی
نوێمی هەرێمی کوردستان و زائیدەنبوونی یەک گوتاری سیاسی کە ئەوە لە هەموو شتێک گرنگترە بەڕاستی کە هێزە سیاسەکانی کوردستان لە ئێستاە هەمووانەوەکەن کە ئەو قەیرانانە تێپەڕێەوە ئەگەر قەیرانەکانیش لە عێراق قۆڵ ببنەوە حتا بە مەسلەی هەوڵەکانی هەموارکردنی دەستوریش هەرێمی کوردستان ئەگەر یەکگرتو یەک ڕیز بێ ئەتوانێ بەعکسەوە ئەوانە بقۆزێتەوە بۆ ئەوەی کە زیاتر زەمانی پاراستنی مافەکانی خەڵکی کوردستان کە ئەگەر دەستوریش هەموار کرایەوانێ بەڕاستی ئەتوانێت زەمانی ئەوە بکە کە لانی کەمی مافەکانی خۆی دەستەبەر بکە. کاک سامان عێراق بەرەکوتای بەرنامەکە ئاڕۆین عێراق بەم دۆخێکی ئێستای گوزەرێنێ بەم هەموو شپرزەی و بەم هەموو داڕمانی کە لە بواری سیاسی لە بواری ئەمنی لە بواری اقتصادیە لە ڕوو کۆمەڵاتیەوە تێکەوتووە خوێنەوەی تۆ چێ بۆ دۆخی داهاتوو عێراق؟ وەڵا بەدڵنیایی بەڕاستیەکەی عێراق لە دۆخێکی خراپە یعنی ئەوەی کە هەیە و پێشبینیە کرێ بەڕاستی وا بە ئاسانی ئەو کێشە و گیر و گرفتانە چارەسەر نابن چونکە وەکو باسمان کرد کەڵەکە بووی کێشەکانی ڕابردوون بەڵام لە ڕاستیە نیەت گرنگە لە مەسلەی پێکەوە بوون و ئاشتەوایی پەیامی حکوومەت ئەم بەڕاستی پەیامێکی جوانی هەیە مەسەلەن و هەوڵێکیش هەیە هاتنە سەر خەتی مەرجع بەڕاستی دوێنێ کە داوای لە خۆپیشەندەران کردووە داوای کرد کە سەفقێکی زەمەنی هەبێ حکوومەت داخوازیەکانی خەڵک جێبەجێ بکە ئەمانە هەنگاوی باشن پێچێ بەڕاستی دۆخەکەش بەرەو ئاسایی بوونەوە بچێ و لەگەڵ ئاسایی بوونەوەی دۆخەکە حتا عەبدولمەهدیش لە سەروبەندی خۆپیشاندانەکان هاوکات قسەی لەسەرەوە کرد کە ئێستا خەریکی ئامادەکردنی بودجەی ساڵی 2020 کە لەگەڵ هەرێمی کوردستان و پێویستە هەموو لایەنە ناکۆکەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ بنەوە بە شێوەیەکی عەقڵانی چارەسەری کێشەکان بکەن لەبەرەوە پێشبینی ژەکرێ بەڕاستی لە هەردوو لایەنەکە یعنی هەردوو ئەگەرەکە حزوری هەیە هەر کەوتۆتە سەرەوەی ئایا تا چەند هێزە سیاسەکانی عێراق لەو ئاستان نیەتیان پاک بێ بەرامبەر بە یەکتری دابنیشن کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکەن و ئەگەر زیاتر پەرد بن و جڵەوی بیرکردنەوەی خۆیان بنە دەست بەڕاستی وڵاتانی دەوروبەر بە دڵنیایەوە بە ئاراستەیەکی باشان ناڕۆ. کاک سامان بابعەلی بەرپرسی لیژنەی ناوچەی شارواژێر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕافە. زۆر سوپاس کاک سەرباز دەستی بە خۆش بێ و سوپاس بۆ ئامادەبوونتان. ئازیزان تا بەرنامەیەکی تر تا ڕافەکردنێکی تر بە خۆتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بن.